حي على الصلاة. الله أكبر الله أكبر. حي على الصلاة. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. ئەمڕۆ بێ لە هەموو ڕۆژێک زیاتر دڵمان خۆش بێ بەوەی کە لە باسی نەخۆشیەکانی نووری دیدە و نوێژ هاتینە دەرێ. ئەمڕۆ بە پشتیوانی پەروەردگار باسی چارەسەرەکانەکەین. فعلا خەڵکێکی زۆر ئەڵێن مامۆسایەمە فعلا دەردەدارین نازانین نوێژ بکەین، یان هەتا ئێستا نەمازانین نوێژ بکەین. تازە بە تازە ئەلحەمدولیلا فێرە بینەوە و تازە بە تازە دارەدارەی نوێژەکەین. هەوڵەدەین لە نوێژە تەرکیزمان هەبێ و خەیاڵمان نەڕوا و بە قەناعەتەوە نوێژەکانمان بکەین لە هەوڵەوە تا ئەخیر. بەڵام بۆ خوای وەختێکە زانی شەیتان سوکانەکەی دەست من وەرگرتەوە و لایاوەتە سەرگڵەکە و کاتی سەلامەکە ئاگام لێتەوە. چی بکە مامۆستا بۆی دایمە سوکانەکە بەدەست خۆمەوە بێ و شەیتانە دەستم وەرنەگرێ، چونکە شەیتان لە دەستی وەرگرتی تر وەرتەژێڕێ. چۆن لەم ماڵوێرانی خۆم پارێزم، ئێعتراف بە هەموو ئەمانە ئەکەم. ئەرزانم هەتا ئێستاکەی نوێژەکانم وەکو خۆی نەبووە، وەکو پێویست نەبووە، زۆر بەداخەوە خۆزگە. ئەم قسانم چەند ساڵ لەمەوە پێش بەویستایە. لێساکە ناڵین ئەلحەمدولیلا چارەسەری ئەمان بە پشتیوانی خوای گەورە ئاسانە. یەکەم شتێک لە نیەت و لە هیمەتەوە دەست پێیەکە. نیەت بێنە کە فعلا نوێژەکان وەکو پێویست نەبووە، خەلەلی تیا بووە، بۆی کە بتوانین بیگۆڕین. ئەبێ یەکەم جار ئێعتراف بەمە بکەیت بۆ خۆی تەشخیصی نەخۆشیەکە نیوی چارەسەرەکەی. فەرموو یەکەم خۆشەویستەکەم کە ئەچیتە ناو نوێژەوە بزانە بەرامبەر بە چی ئەوەستاویت. ئەزەمەت و گەورەی ئەو خوایە کە دروستی کردووی، ئەو ئەڵڵایی کە بەدیهێنەری ئەرز و ئاسمانەکانە بێرە بەرچاوی خۆت. ئەمە زۆر لە کێشەکانە هەلەکە. واتە تۆ لەم قسەکردن و گفتوگۆیە ڕوود بەر و ڕووی خوای گەورەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە حەدیثێکە فەرمێ هەر کاتێ عەبد بەرامبەر بە خوای گەورە وەستا فەرمێ فەئیذا صەلەیتم فەلا تەلتەفیتوا. ئەگەر نوێژتان کرد ئاوڕمێنەوە بم لەولایە، نە بە ڕووتان، نە بە چاوتان، نە بە خەیاڵتان ئاوڕمەدەنەوە. فإن الله ينصب وجهه لوجه عبده في صلاته ما لم يلتفت فإذا التفت انصرف عنه. فمن عبد أول روى كات أخوي قالوا الله أكبر، أخوي قال رؤيا كات رؤيا عبدك الله شو المقفيك خوش توسكي أخوي قال كي ساكن أوا برو رؤيا وستابي رؤيا برامبر رؤيا توي عظيم نية أورنيته بزانا الأشياء وستابي أم هيبة اللي مشي أخوي حاسلك دوم تركيز خالص النيوشكت نية اللي يشتى مشغولتك نية اللي هشتى لدست دوري كده نێری بم لاولایە بڕۆیت. وا بزانە ئەوەی دەوروبەرت خوای گەورە دروستی نەکردووە. خاڵی سێم بزانە تۆ لەگەڵ پەروەردگارە قسەهاتی ئیسلاکێنە. ورد بە حسابی خۆ بکە. ئەم قسەیە لەگەڵ خوایە، لەگەڵ مناڵێکان نییە، لەگەڵ کەسێکان نیە ڕەفیقت بێ، لەگەڵ باوکو دایکتان نییە، لەگەڵ بەرپرسیەکان نییە، لەگەڵ پەروەردگارە. ئێستا تۆ گفتوگۆکەیت. چی ئەڵێیت؟ ئەوە ئەڵێی کە خۆی بۆی دیاری کردویت بیڵێیت. چکە تۆ لەمە زیاتر لەمە چاکتر کەلیمات نادۆزیتەوە کە بەرە ڕووی خوای گەورەی بڵێیت. بەڵێ خاڵێکی تر ئەگە بچیتە ناو کۆشکێکەوە، یەکێک ئاوا سەری بەرز کرد بێتەوە و دانیشت بێ، کۆمەڵی خەڵکیش بە دەوریەوە بن، سەریان ئاوا شۆڕ کرد بێ و دەستە و نەزەر وەستا بن، یەکسەرە زانی ئەمەیان پاشایە، ئەمانەش خزمەتکار و خەدەمن. لەبەرەوە سەرت ئاوا دایمە لێ بکە، سێری شوێنی شوزەکە و سەر بەرز نەکەیتەوە. دایمە با چاوت ئاوا بێ، چکە ئەو نەتاوانت کردووە حەقی ئەوەت باتەیە کە چاوت شۆڕ بێ بەرامبەر بەخوا. سێی سوزەکە کە سەر بەرز نەکەیتەوە. خاڵێکتر لە خاڵەکان نەکەی باوێش بی، باوێش کە تاو بیگرە بۆ چکە ئەمە لە شەیتانەوەیە.
خاڵێکتر لە خاڵەکان ئەرێ من دەستنوێژم هەبوو ئەتخواکو بزانی گومانە بۆ دروست نەبێ ئەمە وەسوەسەی شەیطانە لە قل أعوذ برب الناس من الجنة والناس لەچێ الذي يوسوس في صدور الناس ئەمە وەسوەسەی شەیطانە خەیاڵی زۆر مێری و بیری زۆر لێ مەکەرەوە چونکە شەیطان لە مەسلحەتی تۆ قسە ناکە لەبەر زۆر کۆڵی پێوە هەڵمەکرا دواتر لێ نوێژەکە و تێ بگە بزانە ئەڵێ چی ئەبێ بزانی الله ئەکبەر یعنی چی ئەبێ بزانی وجهت وجهي للذي فطر السماوات يعني چی ئەبێ بزانی الحمد لله رب العالمين واتای چییە رب العالمين چییە ئەبێ لەمە حاڵی بیت ئەبێ لە نوێژەکە وەکو چۆن ماوەیەکێ دەرزە بۆ شەرحەکە بچی بەلای مامۆسا بڵێ مامۆسا تۆ خوای زەحمەت نەبێ پێناسەیەکی نوێژم بە بکە کە ئینشەڵا دوایی خۆمان محاولە ئەکەین هەندێک لەوانە باس بکەین ئەبێ فێر بیت نوێژ یعنی چی کەلیماتەکان کە دووبارە و دەبارەیەکی تر یعنی چی لێ حاڵی بی بۆی کە بتوانین تەفاعولی لەگەڵا بکەیت خاڵێک لە خاڵەکان ولا تجهر بصلاتك ولا تخافت بها وابتغي بين ذلك سبيلا كنوجد كرت بل الحمد لله رب العالمين باخو جولي بي بزاني غيتي هل ضلو بيليت هل بس زمان بيليت وجوي لنا بي تفاعلي لك الله كي قبل نيوش ابي لو بينيها بي دنجي برزنا نزمشنا لو بينيها خود جولي بي نيالي دور بركة جولي بي الله يعني ئەم نوێژە خاصە بەخۆم بەڵێ تایبەتە بەخۆم بینی خۆم و خوا بەڵێ پێغەمبەری خوا سەڵ فەرمێ دوو کەس لە نوێژە ئەوەستن بەڵام بینیان ئەرز و ئاسمان وایە ئەو نە فەرقیان هەیە ئەم لە دەرەجەیەکایە ئەو لە دەرەجەیەکی ترایە لە پاڵێکی شاوەستاون ئەم گوێی لە نوێژی خۆیەتی ئەویش ئاگای لە نوێژی خۆی نییە بۆیە دەنگێکی کەمی بۆ بەرزەکەیتەوە خاڵێکی تر حەقی هەموو ڕوکنەکان بە کە وەستاوی حەقی وەستانەکە بە کە ئەچیتە ڕوکوع حەقی بە کە هەستایتەوە حەقی نوێژەکەت بە حەقی هەموو بڕگەیەکی نوێژەکەت بە دانە بەدانە وریای بە بزانە ئەڵێ چی بزانە چی ئەەکەیت بزانە چی ئەڵێیت بزانێت چۆن ئەوەستیت بزانێت چنێ ئەوەستیت چنێک ئەمێنیتەوە ئەو حرەکانە چەند بەناسکی و بەنەرمونیانی ئەەکەیت نوێژ برزەیتیان نییە پەلەپەل مەکەن ڕاکە ڕاک مەکەن نوێژ ئەبێ سکوونی تیابێ هدووئی تیابێ هەر کاتی ئەمەت کرد ئەبێ جەوە کەشت لە بارکەیت لە ناو جەنجاڵی و تەلەڤیزۆن و میوان و قەڵەپاڵغیە ئاتخوا من نوێژ مەکرد و ئیجازەم بن ئەلیانە بە دوورکرد نا ئەو نوێژ نییە نوێژ ئیسراحەتێ بێ نوێژ حوزورێ بێ نوێژ ئامادە باشیە بێ بۆیە ئەبێت پێش نوێژ لەگەڵ خوای گەورەیە ڕازگۆ ببیت هەتاوەکو بتوانی لەگەڵ خوای گەورەیە هەڵکەی قەسەم بەخوا کەسێکە خۆش نەوێ باوکە فڵان کەس تەلەفۆنێ بۆکە بەڵێ فەرموو تاقەتە نییە بین تا خۆش نییە تۆ لەگەڵ خوای گەورەیە ئەگەر عیلاقە و خۆش نەبێ ئەگە بە درێژایی ڕۆژەکە تاعەت و عیبادەتت نەکرد بێ حوزوری خوا دەکاتی کار و کاسبی و دوکان و بازار و داوامەکەتان نەکرد بێ بۆ خوا تاقەتی قسەکردن هێنێ لەگەڵ خوای خوا خواتە زوو کۆتایی پێبێنی بەدەمچاویش تۆ دیارە نوێژ ئەبێ بەدەمچاوتەوە دیار بێ ئەبێ ئینسان وا نوێژ بکە وەکۆی زمانی پێوە نەبێ هەموو جسمی حرەکە بکا لەگەڵیا الحمد لله رب العالمين بزانێ ربی عالەمی چێە بزانێ کە چێ قسەکە دەمچاوی پێوەی دیار بێ کە لەگەڵ یەکێکە قسەکە کە لەگەڵ خوایە قسەکە کە داوای شتێکە کاڵە ئیدینە الصراط المستقیم ئەڵێ ئیاکە نعبد وإیاکە نستعین کە ئەچێتە ڕکوع سبحان ربی العظیم گەورەی و پاکی بۆ خوای هەموو عالەمیان
جارێکی پێ بدرێ بچێتە سوجود بڵێ سوبحانە ڕەبی الأعلا لەم خوای گەورەتر شک نابم هەبێ هەموو جسمی بەهەژێ لەگەڵ نوێژەکەیە ئاوا تەفاعولکە ئاوا تەعامولکە وەکۆی زمانی پێوە نەبێ زمانی بەس بۆ ئەوە بێ بیگەێنێتە جۆی ئەبێ دەم و چاوی جسمی هەمووی بەهەژێ چۆن یەکێ قسە ئەکا لەگەڵ یەکێک کاڵی بۆ خوا زۆری خۆشە سێریکە دەم و چاوی گەشایەوە کە تەلەفۆنی بووە کە قسەی لەگەڵ کرد بەخوا ئەگەر بە ڕۆژ عیلاقە لەگەڵ ئەم خوایە خۆش نەبێ خوا گەدارە ئەم نوێژە بۆ ناکرێ ئەڵێ بارێکی قورسە بەسەر شاتەوە فعلا وإنها لكبيرة بەخوا نوێژ زۆر قورسە إلا على الخاشعين إلا لەسەر ئەوانی خشوعیان بەس ئەمانە ئەزان نوێژیان ئەزان نوێژ چەند سووکە ئەوە نوێژەکەن حەزیان لە نوێژە خۆیان بەڵێ کەواتە چۆن نوێژکە وەکو موزیع نوێژکە موزیعی سە تەلەڤیزیۆنەکانەوانی کە میکیاجەکەن و خۆیان دەرەخەن و سپورن و وەکوان نوێژکە موزیع کە پێڵێن حازری بەڵێ پەخشی ڕاستە و خۆیە بەڵێ تەسویرەکەین بەڵێ تاو بینەرانی خۆشەویست خۆ مەگەلی بینەرانی خۆشەویست نییە بینەرانی خۆشەویستیش نابینێ بەس ئەزانێ بینەرانی خۆشەویست لەم کاتەیە ئەمە بینن لەبەرەوە ئوعبد الله كأنك تراه الإحسان أن تعبد الله كأنك تراه درجة إحسان أويك خوا برسي وكو أويك بيبيني نعوذ بالله خوا بين ذي خير فإن لم تكن تراه فإنه يراك بلا تؤمنا بيني بلا أو تؤبيني جا خواي قورا لحمو بينراني خوشويز قورا ترو عظيم ترنيا بلا كواتا وانو يجيبو بك وعبادتي بك كتؤبيني أجر تؤمنا بيني أو تؤبيني دبروا بروحي تنشكا كبزانة استا خواهی گەورە چاوی لەسەر تۆیە ڕووی لە ڕووی تۆیە قسە و گفتوگۆ لەگەڵ تۆیەکە بەڵێ بۆیە کە سەلامتدایە و نوێژەکەت بەم شێوەیە تەواو کرد بزانە چەند ڕکات لێی بێ ئاگا بووی بڵێ بۆ خوای لەم چوار ڕکات یەک ڕکاتیان زۆر ئاگام لە خۆم نەبوو بەدەستم چوو تجارەتێکی خراپم کرد بەداخەوە ئیشێکی خراپ بیزاعەیەکم هێنا بوو ساغی کەمە و پاری چاکم بۆ بکە کە چی لە بازگەکە گرتمیان و غەرامەشیان کردم بتیان مادەکەت بە کەڵک نایە ئەکسپایرە شتی خراپ هێناوە بۆ میلەتە شتی خراپ ئەگەر بە کەڵکی میلەت نەیە چ قابلیەتی خوای هەیە سبحان الله کەواتە ئەبێ لە نوێژە سونەتەکەیە وعد بیت ئەو ڕکاتاقی بۆ بکەیتەوە قەرەبووی کەیتەوە بەڵێ ئینشاڵڵا دوو ڕکاتی سونەتم وایە ساقی بۆ بکەمەوە ئەبێ تەعویزی ئەوە بکەمەوە نابێ بیاڵم دەرەجەکەم لەدەست بڕوە نابێ بیاڵم ئەو ڕکاتە ئاوا بڕوە بۆ نیەتەوە سونەتەکە بکەی کە قەرەبووی 100% نوێژەکەی پێەکەیتەوە ئەبێ ئاوا بیت هەر کاتی ئاوامان کرد ئەو نوێژمان کردەوە یعنی پێتەڵێن تۆ تاوانێکە کردەوە گوناهێکە کردووە پیاوێکە کوشتووە ئێستا مۆڵەتت هەیە پێش ئەوەی کە لە سێدارە و بین لەگەڵ کەسوکاری مردووەکەی قسە بکەی لە کەسوکاری کوژاوەکەی قسەکەی بزانین لێ خۆشە بیان نا ئێستا چەند دەقەیەکی تر لە سێدار ئەدری تاوانێکە کردووە پیاوە کوشتووە فعلەن تاوان بەرامبەر بەخوای گەورە لە پیاو کوشتن گەورەتر حەزەکەم بزانێت چکە سەرپێچی کەسێکی زۆر گەورەکە چۆنە چی بۆ لای کەسی مردووەکە باوکی من کردم یۆمەیک کوڕێکی ئێوە ڕۆیشتووە با ئێمەش نەڕۆین مناڵم مردە خێرتا بکە وەڵڵا شەیتان پێی کرد بەخوا ئەبم بە کوڕەکەتان چی کوڕەکەتان بۆ کردمەوە خۆی لە کوشتنی میستان دەست ناکەوێت نییە چۆن لەگەڵ کەسوکارێک
ئەەکەی بە چۆکە چکە ئەژنۆتە شکێ بیرەکەیتەوە مناڵەکان هەتیوە کەونش نەکۆ بێوەژ نەکەوێت کەس نییە خزمەتیانکە زۆر ناڕەحەتەبی ئاخر ناقیشت نییە ئەبێ ئاوا لەگەڵ کەسی مردووەکەی قسە بکەیت دێسە تۆ توێ خوالی خۆش بێ چۆن لەگەڵ یادویت خۆشە بن خۆش بن خۆش نابن کەیفی خۆتەوە قیر و سیاعی دامەچم خۆم ناواناڵی ئەڵی دەسم دامێنتان من کردم دان بە تاوانێکی خۆماڵێت کەواتە سەلی سەلاتە مودع الله نوێژی ماڵ ئەوهی بکە ئێستا دوور کاتت نوێژ پێ ئەدەن پێش سێدارەکە نوێشکیت کە سوکا لێ خۆش نەبوو ساڵن دوور کات داواکاری چی حەزەکەی چی بۆ بکەین ئەڵێ حەزەکەیم پێشوی بکەمەوە بەخوای خۆم دوور کات نوێشکم فەرموو درێژی پێنەیە چکەوە خەڵک چاوەڕێتە و دەوام تەواو بێ و پەت و سێدارە و قەنارە چاوەڕێت چۆن نوێژەکەی دوور کات نوێژ دوای دوور کاتەکە چیتەوە بەردەستی خوا بەردەستی ئەڵڵا چۆن ئەم دوور کاتاکی ئاخر دوور کات ئەڵڵا نەکرد پەت و سێدارە و قەنارەکە حازرە مەلەکەل مەوتی ژوور سەرتەوەی ئەڵێ چی چۆن نوێژەکەیت خوا ئەبێ هەموو دوور کات نوێژەکانمان هەموو فەرز و سونەتەکانمان ئاوا بکەین کە ئەمە نوێژێکی تر دوای ئەمە ناکەم دوای ئەمە مردنە ئەمە پێوتێ سەلی سەلاتە مودع ئاخر دوور کات نوێژ نا ئەم دوور کاتەش بکە و ئەیدام کرایت و چوویتە قەبرەکەوە بەڵام وتیان مەڵەتێکی تر تێینەوە بۆ دنیا و ئێستاکەنە تۆ لە ناو مردوەکانی توێ تۆ دوور کات نوێژەکەی ئەم دوانیان چۆنەکەی خۆ حساب کە لە ناو مردوەکانە ئێستا دوور کات نوێژەکەیت نوێژ ئەو نەخۆشە پێغەمبەران لە قەبرەکانیشانە نوێژەکەن ئێستا تۆش پاش ئەوەی مەلەکوتی خوات بینی و مردنت بینی و ژیانت بینی و چوویتە قەبرە و ئێستا لە بەرزەخای تۆ ڕێگە تێن بیتەوە دنیا دوور کات نوێژ ئەم دوور کاتم پێ بڵێ چۆنێکی ئەبێ هەموو کاتێ ئەم نوێژەمان ئاوا بێ وا بزانین مۆڵەتێکمان دراوە لە قەبرەوە گەڕاوینەتەوە بۆی کە نوێژ بکەین باشە باوکی من هەر کاتێک بەم ڕۆی حێتە نوێژمان کرد فعلا نەخۆشیەکانی نوێژمان چارەسەر کردو بەڵام بایەک مژدەتان پێ بم ئەمە لە ڕۆژ و دوو ڕۆژە دروست نابێ بە نوێژ و چەند نوێژە دروست نابێ لەوانەیە چەند ساڵێ تێپەڕێ ئینجا چێژی ئەم نوێژە بکەیت دڵە پێی خۆش بێت الحەمدولیلا پاش 10 ساڵ گەیشتمە ئەوەی کە چێژ لە نوێژ بکەم نوێژ بێ بە بیلبیلەی چاوانم بێ بە نووری دیدەم بەڵێ ئەتوانین بەڵێ ڕێگەکە دوورە زۆر نا بەڵام پێویستی بە هەنگاوە بە هەنگاوی یەکەم بنین و بسمیلا بکەین و دەست پێ بکەین و ئەم چارەسەر و ئەم پرۆتۆکۆلە بۆ خۆماندا بنین هەتاوەکو بتوانین چێژی تەواو وە سوودی تەواو و بزنسی تەواو لە نوێژەکانمان وەرگرین فعلا نوێژ بێ بە نووری دیدەمان سەلام عەلەیکوم